بە بۆنەی ساڵوەگەڕی ڕاپەڕینی 22 ڕێبەندانی 1350 کۆمەڵی ئێران تینووی شۆڕشێکی دیکەیە. لە سەرەتاکانی پاییزی ساڵی 1350 هەتاوێەوە ئەولەویەتی دەوڵەتانی غەربی لە پاراستنی ڕژیمی شاوە بۆ کۆنتڕۆڵکردنی شۆڕشی ئێران گۆڕدرا. بۆ وەدەیهاتنی ئەم ئامانجیان دەبوایە خومەینی وەک ئالتەرناتیڤی ڕژیمی شا دەرخواردی بیرۆڕای گشتی درابە. خومەینی کە لە سەرەتادا بڕیار بوو دوای دوورخستنەوەی لە عێراق لە کوێیت یان سووریە نیشتەجێبێت بە وەرگرتنی ڕای ڕاوێژکارانی بەرەو پاریز ڕێکەوت. پاش نیشتەجێبوونی خومەینی لە نۆفێل لۆشاتۆ دەستگا ڕاگەیەندنەکانی غەربی بەگشتی و بە تایبەتی بەشە فارسیەکانیان بۆ ئەو تەرخانکران. لە حاڵێکدا کە هێزە چەپەکان لە ناوەوەی ئێران بە کەمترین ئیمکاناتەوە نوسخەی پۆلیکۆپی کراوی ڕاگەیەندراوەکانی خۆیان لە ئاستێکی سنوورداردا بڵاو دەکردەوە، هەموو شەوێک بەشی فارسی رادیۆ BBC فەرمانەکانی خومەینی لەسەر تاسەری ئێران بڵاو دەکردەوە. بەڕووخانی شا خومەینی ئامانجەکەی وەدی هات بوو کەوابوو دەبوایە مەشخەڵەکانی شۆڕش خامۆش بکات. بەڵام وەدی هاتنی ئەم ئامانجەش ئامرازی تایبەت بەخۆی پێویست بوو. خومەینی استراتیژی خۆی بۆ خامۆشکردنی مەشخەڵەکانی شۆڕش هەنگاو بە هەنگاو بەکردەوە دەرهێنا. فریوکاری خومەینی و پەردەپۆشی نیازی ڕاستەقینەی لە بیرۆڕای گشتی کۆمەلگا ئەو دەرفەتەی پێدا تا خۆی بۆ سەرکوتی نەهایی و یەکجاری شۆڕش ئامادە بکات. پێکهێنانی کوڵوکۆی درۆین بۆ بزواندنی بیر و هەستی جەماوەرکە نمونە دیارەکانی بریتی بوون لە داگیرکردنی سەفارەتخانەی ئەمریکا لە تاران و ماجەرای گێراوگانگیری 444 ڕۆژەی دیپلۆماتەکان و وتنەوەی دروشمی دژە ئامریکایی بە مەبەستی ئامادەکردنی سەرەتاکانی سەرکوتی خوێناوی ئەو خەباتکارانەی کە پەیگیری ئامانجی ڕاستەقینەی شۆڕش بوون، نمایشی مستەعزەف پەنایی و سادەژیانی شەخسی خۆشباوەڕی دروستکردن لە بوار بڵاوکردنەوەی عادڵانەی سەروەت لە ناوجەماوەری خەڵکدا، ڕۆیشتن بەرەو پیری شەڕ لەگەڵ عێراق بۆ ڕاگررتنی کەش و هەوای کۆمەڵ لە حاڵەتی ئامادەباش و نائارامی دایمی، هێرش بۆ سەر دانیشگاکان و داخستمیان لە ژێر ناوی ئینقلابی فەرهەنگی، هەموو ئەوانە نمونەگەلێکن لە فریوکاری خومەینی بۆ گەیشتن بە ئامانجی استراتیژیکی خامۆشکردنی مەشخەڵی شۆڕش. بەم جۆرە بوو کە دژە شۆڕشی ئیسلامی دەرفەتی ئەوەی بەدەستهێناتا بە بەردەوامی گورزی خۆی ئاراستەی شۆڕشی ساوای ئێران بکات و سەرنجام لە ساڵەکانی سەرەتای دەیەی 60دا بە بەکارهێنانی وەحشیانەترین و بەرینترین سەرکوت هەرس بەم شۆڕشە بێنێت تا بۆ ماوەی 43 ساڵ بتوانێت 22 ڕێبەندان ساڵوەگەڕی ئەم ڕۆژە شکۆدارە ڕیاکارانە بە ناوی خۆیەوە زەوت بکات. کۆماری ئیسلامی لە ماوەی پتر لە 4 دەیە دەسەڵاتی کۆنەپەرست و جەنایەتکارانەیدا هەوڵی داوەتا مێژووی گیانفیدایی شۆڕژگێڕانی سەردەمی شۆڕشی 57 بە ناوی خۆیەوە جەعل بکات. ئەم ڕژیمە لە هەموو ئەو ئامرازانەی کە لە ئیختیاریدا بووە کەڵکی وەرگرتووە تا لە زەینی لاوانی ژێر30 ساڵی ئەم دەورەیەدا وای نیشان بدات کە گۆیە کارگێڕانی ئەم ڕژیمە و ئیمامانی میراتگرانی ڕاستەقینەی ڕاپەڕین و شۆڕشی جەماوەرن. بەڵام 43 ساڵ ژین لە ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی کرێکاران و زۆربەی خەڵکی ئەم وڵاتەی هێندە بە ئەزمون کردووەکە ئیتر هیچ کەس بایەق بەم جۆرە تەبلیغاتە بێناوەڕۆکانە نادات. کۆمەلگای ئێران بۆ ڕزگاری لە چنگ ڕژیمی ئیسلامی ئەمڕۆ تینووی ڕاپەڕینێکی دیکەیە. ڕاپەڕینێک بە ئامانجی ڕوونەوە کە لە هەنگاوی یەکەمدا دیکتاتۆری ئیسلامی زاڵ بەسەر هەموو دەسەڵاتی نظامی و ئەمنیەتی و دەوڵەتیەوە تێک بشکێنێت و ئاواتە وەدی نەهاتووکانی ڕاپەڕینی ڕێبەندانی 57 هەتاوی وەدی بێنێت. ئەمڕۆ خەڵکی ئێران دەزانن کە چیان دەوێت و چیان ناوێت. خەڵک ئازادی و یەکسانی و حورمەتی ئینسانیان دەوێت. ئەم خەڵکە لە هەژاری، برسێتی، شەلاق، زیندان، ئێعدام، سەنگسار، خورافەی مەسهەبی و ئاخوند و پاسدار و بەسیجی بێزارن. ئەم جەماوەرە نەیان هەوێت لە مەملەکەتێدا بەو هەموو سەروەتەوە لە ژێر هێڵی هەژاریدا بژین. لەوە زیاتر نایان هەوێت بێسەرپنا بن و شەوە ساردەکانی زستان لە گۆشەی دیوارێک و لە ناو کارتۆنێکی تەڕدا ڕۆژ بکەنەوە. نایان هەوێ منداڵەکانیان لەسەر شەقامەکان و لەسەر چوارڕاکان شوشەی ماشێنەکان خاوێن بکەنەوە و خەریکی واکس لێدان بن. نایان هەوێ کچانی کەم تەمەنیان ئاوارەی شەقامەکان بن و لەشیان هەڕاج بکەن.
نایان هەوێ لاوانیان لە گۆشەی کەلاوەکان و لە پەناشەقامەکان خومار و تێکشکا و خەفەت بخۆن. نایان هەوێ زیندانەکان پڕ بن لەو لاوانەی کە بۆ ئازادی و بەرابەری و دژ بە دیکتاتۆری و زەبر و زەنگ دەنگیان هەڵبڕیوە. ئەم خەڵکە نایان هەوێت هیچ نیشانەیەک لە هەڵاواردنی ڕەگەزی ببین و ئینسانەکان بەپێی ڕەگەزیان لێک جیا بکرێنەوە و پلەبەندی بکرێن. نایان هەوێ هەواڵی یەعدامی کەسێک بە خاتی دەربڕینی بیر و بۆچوون، باوەڕی مەسەبی، خۆشەویستی وەیان بە هەر هۆکارێکی دیکە ببیستن. ئەم خەڵکە نایان هەوێ دین و مەسەب ببێتە پێوەری ژیانیان، وەهم و خورافەی مەسەبی لەسەر زەینی منداڵەکانیان قورسایی بکات و یاسا و حکمی قەزایی لە دین و شەریعەت وەربگیرێت. کۆمەلگای ئێران پاش تەحملی 43 ساڵ ڕەنج و ئازار و بێبەشی و چەوسانەوە لە ئێستادا تینووی شۆڕشێکی دیکەیە، شۆڕشێک کە ئەم جارەیان کۆنتڕۆڵ نەکراو بێت. ئاگری تووڕەیەکی پنگ خواردوو کە هەردەم گۆشەیەکی بڵێ سەدەستێنێت نیشانەی ئاڵ و گۆڕێکی مێژوویە کە بەڕێوەیە. ئاڵ و گۆڕێک کە دەتوانێت گرێی کوێری ئێستای هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکاتەوە. شۆڕشێک کە مزگەێنی دەری ڕزگاری ئەم کۆمەلگایانە بێت لە چەوسانەوە و ستەم و بێعەداڵەتی. شۆڕشێک کە چینی کرێکار بکەوێتە سەرەوەیە و هەموو خشت و خاڵی ئەم کۆمەلگایە لە ژیانی خەڵک ڕابماڵێت. لە ساڵوەگەڕی ڕاپەڕینی 22 ڕێبەندانی 57دا یادی هەموو گیانبەخ کردوانێک کە بیوێرانە لە بەرامبەر هێزی سەرکوتگەری ڕشادا سینگیان کردە قەلغان و بە گیانفیدایی خۆیان ڕژیمی پاشایەتیان خستە زبڵدانی مێژۆوە بەرز ڕادەگرین. سڵاو و درود دنێرین بۆ ئەو مرۆڤە ئازادی خواز و سربەستانەی کە لە مەیدانە جۆرا و جۆرەکانی خەبات دژ بە ڕژیمی دژە مرۆیی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد.